ئەشعەریەکان ئەوانن کەوا زۆربەی سیفەتەکانی خوای پەروەردگار ماناکەی ئەگۆڕن و ڕەت ئەکەنەوە. بۆ نمونە باوەڕیان بەوە نییە کەوا خوای پەروەردگار سیفەتی بەرزبوونەوەی هەبێت لەسەر عەرش کە لەسەر عەرشی خۆی بێت لە کاتێکدا لە قورئان و فەرموودەدا هاتووە کە خوای پەروەردگار لەسەر عەرشە، ئەوان ئەوە ڕەت ئەکەنەوە. باوەڕیان بەوە نییە کەوا خوای پەروەردگار سیفەتی هاتنە خوارەوەی هەیە لە سێیەکی شەو کە بەوەڵگەی فەرموودەی صحیح هاتووە ينزل ربنا كل ليلة إلى سماء الدنيا. پەروەردگارمان هەموو شەوێکدا ئەبەزێتە ئاسمانی دنیا. ئێمە چۆنیەتەکەی نازانین بەڵام گرنگە تۆ دەبێت باوەڕت پێ بێت. تۆ نابێت بە عەقلی خۆت نەسەکانی ئاەت و قورئان ڕەتکەیتەوە. ئەو ئەشعەریانە بە بۆچوونی خۆیان دێن مانا ڕاستەکەی قورئان و حەدیث ڕەتەکەنەوە و ئەکەنە مانایەکی تر کە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ينزل ربنا پەروەردگارمان دادەبەزێت بەو شێوەی کە لایەقی خۆیەتی. ئێمە چۆنیەتەکەی نازانین، تۆ بیر لە چۆنیەتی مەکەوە. ئەوان ئەڵێن ڕاستەخۆ ماناکەی ئەگۆڕن، ئەڵێن ڕەحمەتی خوادا ئەبەزێت نەک پەروەردگاردا ئەبەزێت. ئەوە هەڵەیە. پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ربنا رب فاعلا، رب خۆ بە مانای ڕەحمەت نایە. وە زۆر سیفەتی تری کەوا خوای پەروەردگار بۆ خۆی باس کردووە ئەو ئەشعەریانە دێن ماناکەی ئەگۆڕن و تەویل ئەکەن، ڕەت ئەکەنەوە. بۆیە عولەما ئەڵێن ئەو بیدعەتیانە سەرەتا تووشی بیدعەی تەشبیه بووینە، بۆیە ئەچن تەویلی سیفەتەکانی خوا ئەکەن و مانای سیفەتەکانی خوا ئەگۆڕن بۆ مانایەکی تر. بۆ نمونە سیفەتێکی تری خوای پەروەردگار کە باسەکە ئەفەرمێ بەل یەداه مەبسووطەتان، هەردوو دەستی خوای پەروەردگار کراوەیە و ئەبەخشێت. ئیثباتی دەستی بۆ خۆی کردووە لە کاتێک دێمە نازانین دەستی خوای پەروەردگار چۆنە. ئەو ئەشعەریانە دێن ئەڵێن نابێت تۆ بڵێ خوا دەستی هەیە. ڕاستەخۆ بە بۆچوونی خۆیان ئەڵێن نەوەک تەشبیه دروست بێت کە خوا دەستی هەبێت ئەدی دەبی دەستی چۆن بێت، یعنی تووشی بیدعەی تەشبیه بووینە. ڕاستەخۆ ئەڵێن دەست بە مانای دەست نایە، بە مانای قودرەت دێ. ڕاست مانای یەک ئەکەنە قودرەت بەبێ بەڵگە. لە کاتێکدا سەحابە ئەو شتیان نەوتیە، لە کاتێکدا پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە یەد دەست کە لە قورئاندا بۆ خوا باس کراوە بە مانای قودرەت دێ. ئەوە بیدعەیەکی داهێنراوە لەلایەن ئەو ئەشعەریانە. و بۆ زانیاریتان ڕەسی ئەو ئیمامەی کە ئەو عەقیدەی بڵاو کردوتەوە خۆی وازی لەو عەقیدە هێناوە. ئیمامی ئەبوو حەسەنی ئەشعەری وازی لەو عەقیدە هێنا، پەشیمان بۆ لە کۆتایی تەمەنی هاتە سەر ئەو عەقیدەی کە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوا لێبێت بانگەوازی بۆ کرد کە ئەو عەقیدەیەک سەحابە بەڕێزەکان لەسەری بوونە، باوەڕیان بە هەموو سیفەتەکانی خوا هەبوو وەکو خۆی بەبێ ڕەتکردنەوە بەبێ مانا گۆڕینەوە بەبێ